ماوەیەکی نزیک ئینشاءالله دەگاتن. ئێمە سەرڕای ئەو سێ شوێنە 61 شوێنی ترمان ئامادە کردووە بۆ پێدانی ڤاکسینی کۆڕۆنا کە ئەویش لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو ئامادە دەبێتن بۆ ئەوەی بتواندرێ ژمارەیەکی زیاتر کە ڤاکسینەکانی ترگەیشت بۆ ئەوەی لە ماوەیەکی کەم ڤاکسین بۆ گشت کارمەندان و پزیشکانی تەندروستی دابین بکرێت سەرڕای ئەوەی بۆ ئەو کەسانەی کەوا گەورە ساڵن و تەمەنیان گەورەیە و نەخۆشی درێژخایانیان هەیە هەروەها بۆ ئەو کەسانەی کەوا لە هێزی ناوخۆ لە هێڵی پێشەوەن بۆ کۆنتاکتیان هەیە و بەرکەوتنیان هەیە لەگەڵ خەڵکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەوانەی کەوا هەلگری ڤایرۆسەکە بن. بۆ زیاتر وردەکاری بەڕێز دکتۆر سەرهەنگ بەڕێوەبەری بەشی پاراستنی تەندروستی وردەکاری زیاتر دەدات. دۆست پاس کاکتۆر ئاینتان باش وەکو کاکتۆر درەوە باسی کرد ئەمڕۆ پرۆسەی پێدانی ڤاکسینی کۆڕۆنا لە شاری هەولێر دەستی پێکرد. ڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی دیار دەبی ڕۆژێکی بێژووی دەبی لە تاریخی نەخۆشی کۆڕۆنای نوێ چ ئیمڕۆ دەست پێ دەکەین بە کوتانی ئەو کەسانەی کەوا لە پێشەوەن لە بۆ چارەسەری نەخۆشەکانی کۆڕۆنا ئەوانەشن کە نەخۆشخانەکانی تەواری ڕۆژ ئاوا کە نەخۆش کۆڕۆنا وەردەگرن ئەوڕۆ لێرە بوون ئەوانەی کە لە چاودێری چێر کار دەکەن و بەردەوام لەگەڵ نەخۆشەکانە. بەڵام ئەو پرۆسەیە بەردەوام دەبێت ئینشاءالله هەتا کارمەندەکانی تەندروستی ئەوانەی لە کۆڕۆنا دەوام دەکەن هەمویان تەلقیح دەکرێن دوای ویش کارمەندەکانی تەندروستی و دکتۆرەکانی نەخۆشخانەکانی تر و بنکە تەندروستیەکانی تر ئینجا پاش ئەوانە کە تەواو بوو دەست پێ دەکەن بە جێرەی پلانەکەی کە وەزارەتی تەندروستی دای ڕشتووە دەست پێ دەکەن بە کوتانی ئەو کەسانی تر کەوا عمریان گەورەیە لە 70 ساڵ گەورەترە دوایدەی نەخوارێ بەرەو 6 ساڵ گەورەتر 50 ساڵ گەورەتر لەگەڵ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژکایانیان هەیە لەبەرەوەی ئەوان خوانەکە ئەگەر نەخۆشی کۆڕۆنایان گرت ماکەکانی زۆریان لەسەر دەبی احتیمالی هەیە تەسیریان لێ بکە و گیان لە دەست بن. هەروەها هێزەکانی ناوخۆ هێزەکانی پێشمەرگە ئەوانش لە پلانن لەو ماوەیەدا تەلقیح بکرێت. ئەو شوێنانەی کە دانراوە سێ نەخۆشخانەی تایبەتن بە کۆڕۆنا لەگەڵ 33 بنکەی تەندروستی دەستنیشانکرا لە سنووری هەموو پارێزگای هەولێر دەتوانن لەو سنوورە لەو شوێنانە لوقاحەکان وەرگێت و بەرنامەیەکی تایبەتیش هەیە بەرنامەی ئۆنلاینە خەڵک کە ئینشاءالله هەفتەی داوێ لەوانەیە ئەکتیڤ بکرێت خەڵک دەتوانن لە ڕێگای ئەو بەرنامەیەوە ناوی خۆیان بنووسن مەوعیدیان دەدرێتێ و شوێنەکەشیان لەوە دەستنیشان دەکرێت و ڕۆژەکەشیان لەوە دەستنیشان دەکرێت کە بچن ماکوتەکەی لێوەگرن. هیوادارین پرۆسەی تان بەڕێ کوپێکی بەڕێوە بچین ئینشاءالله و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سوودی لێوەرگرن ببێتە هۆکارێک لە بۆ کۆتایی هینان بەو نەخۆشیە. بەڵام یەک شتمان لەبیر نەچی ئەوەی لوقاحیش وەردەگری پێویستە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکات بە بەستنی ماسک بە دوورکەوتنەوە لە شوێنی قەڵەباڵغ بە دەستشتنی بەردەوام لەبەرەوەی هەتا کۆمەلگا زیاتر لە 160 تا 70 بەرگری دروست نەکات دژە و نەخۆشیە ناتوانین بڵێن ئێمە ئەمین دەبین ئیتر نەخۆشیەکەمان لەناو بردووە. بۆیە هیوادارم هاوڵاتیان پابند من بە ڕێنمایەکانی خۆپارێزی تەنها چارە ئەو ڕێگا خۆپارێزیە لەگەڵەوەش کە ئەو کەسەی ماکوتە وەردەگری یان ئەو کەسەی کە نەخۆشی کۆڕۆنای گرتیە پێویستە پابندی بە ڕێنمایەکانی خۆپارێزی. زۆر سپاس. بەڵێ ئەمە لەبەرەوەی ئێستا ئەو ماکوتەی کە هاتیە سنووردارە بەڕاستی کەمیەکەی ئێمە لێرە دەتوانین ئێستا 4 تیمان هەیە لێرە بەڵام یەک تیمان دەست بەکار کردیە کە ڕۆژانە 50 کەس تا 100 کەس تەلقیح دەتوانی بکە. بەڵام ئەگەر ماکوتەکەمان زۆر بوو دەستکراوە بووین لێرە دەتوانین 4 تیم هەر تیمی 50 کەس تەلقیح کە دەکات 200 کەس تەنها لێرە لە خەسخانەکانی تریش کەس دوو خەسخانەی ترە جگە لێرە ئەوانیش نەفسیشت 3 بنکەی تەندروستیشن ئەوانیش بینی 50 تا 100 تەلقیح دەکەن. ئەنی ئەگەر دەستکراوە بین ئەمە دەتوانین ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان وا بکەین کە ماکوتەکەی وەرگرن. سیارەکەم ئەوەیە وەکو بەرنامەی تەندروستی هەولێرەوەی کە لە پلان بەرنامەتان لەم مانگەدا
بەشی تری ڤاکسین دەکات هەرێمی کوردستان ئەگەر هەمووی بووە چەند کارمەند تەندروستی و خەڵک دەتوانێت چەند ژەمە ڤاکسینێت بۆ هەموو بەڵێ ئەمە وا بڕیارە ڤاکسینی ئەسترازینیکا لە ماوەیەکی نزیک لە ماوەی 10 ڕۆژ بەشێکی تر بگاتن بۆ عێراق و هەرێمی کوردستان لە نێویشی ئەو بەشەی کە دەکاتە هەرێم بەڕاستی تاوەکو ئێستا کە بڕەکەی دیاریکراو نییە بەڵام ئەمە وەکو دکتۆر سەرهەنگیش ئاماژەی پێکرد ئێمە بەردەوام تیمەکانمان ئەو شوێنانی کە دیارمان کردیە ڕاهێنانیان بۆ دەکرێتن چەندی کەمیەکە زیاتر بێتن تیمی پێویستمان ئامادەیە و ڕاهێنانیان بۆ کرایە دەتوانن گشت پزیشکان و کارمەندان پێپتەکەی وەربگرن. هەمویان لەژێر ئەمریکا ناسەدان بەشێریان حاڵیان خراپەیان پشتبوونێکی ئاساییە. نەخێر ئێمە ئاماژەمان بۆی کردبوو کە ئەوانەی ڤایرۆسی گۆڕاو کۆڕۆنای گۆڕاو تەنها ئەوەیە کە خێراتر بڵاو دەبێتەوە دەنان نیشانە و چارەسەریەکەی وەکو یەکترە و هەروەها تاوەکو ئێستاکە ڕێژەکەشی وەکو ئەوەی تر هەر ئەو ڕێژەیە کەوا پێویستیان بە هەناسە و چاودێری چڕ دەبێتن بەڵام تێدایە لەوانەی کە لە نەخۆشە نوێیەکانی هاتون بۆ چاودێری چڕ ڤایرۆسی گۆڕاوەکەیە. دکتۆر بەشێک لە میدیاکان تا ڕۆژەکە هیچ لەسەرەوە دەکەن کە هانی خەڵک دەدرێت بە جۆرێک لە جۆرەکان کە ئەو ڤاکسینە لە خۆی دەدرێت بۆچی ئەو ڤاکسینە خراپە یا بۆ ڕێژەی سەرکەوتنی ئەو ڤاکسینە چەندە بۆچی وا پیشان دەدرێت کە ئەو ڤاکسینە خراپە هیچینە نابێت لە خۆ دەزانی بەنسبەت ڤاکسینەکان لە بۆی ئێستاکە دوو لیژنەی زانستی هەیە لیژنەیەک لەسەر ئاستی عێراق لیژنەیەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەو دوو لیژنەیە پێداچوونەوە و چوونەتە ناو وردەکاری ئەو ڤاکسینانەیەکەوە تاوەکو ئێستا ڕێگە پێدراون لە جیهان لە وڵاتانی جیهان بۆیە تاوەکو ئێستاکە تەنانەت لیژنەی زانستی ئەوەی لە عێراق و هەرێمی کوردستانیش ڕێگەیان بە ڤایزەر و بە ئەسترازینیکا و ئەو سینۆفارمیش داوە لەبەر ئەوە ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە پزیشکان و کارمەندانی تەندروستی دڵنیا دەکەینەوە کەوا جۆرەکەی جۆرێکی زۆر باشە و ئەوە دەکات دەبێتە هۆکاری ئەوەی کەوا ژیانیان پارێزراو بێتن بتوانن کارەکانیان زیاتر بەبێ سترێس بە دڵنیاییەوە زیاتر چارەسەر بۆ نەخۆش بکەن بە تایبەتی بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی و هەروەها چەندی ڕێژەی ڤاکسینەکە زیاتر بێتن خەڵکی زیاتر ڤاکسین وەربگرێتن ئەو کاتە دەتوانین ژیان ئاساییتر بەسەر ببین ئەو شوێنانەیەکەوە ڕێنماییەکانی تێدا جێبەجێ کراوە ئەگەر بگاتە حدێکی زۆر و هەموو خەڵک ڤاکسینەکە وەربگری ئەو کاتە پێویستی بۆ توند و تۆڵی و ئەوە ڕێنماییەکان کەمتر وڵاتانی گیان لە هەرێمی کوردستان لە کارمەندی تەندروستی وڵاتان لە سەرکردە و خۆتان بۆ بەکاری بەڵێ ئێمە بەڕاستی ئەو بڕێی کە ئێستا کە هاتووە ئەوە سنووردارە لەبەرەوەی سنووردارە ئێمە دوای ڕاوێژ لەگەڵ لیژنەی زانستی بڕیار لەسەر ئەوە درا چانس و هەل زیاتر بۆ و پزیشک و کارمەندانە بدرێ بە تایبەتی ئێستاەوەی ئەو ڕۆکە یەکەم وەزوە بوون ڤاکسینەکەیان وەرگرت ئەو کارمەند و پزیشکانان کە لە چاودێری چڕ کار دەکەن چونکە ئەوانەی لە چاودێری چڕی نەخۆشخانەکان کار دەکەن مەترسی لەسەر توشبوونیان لە هەمووان زیاترە چونکە ڕێژەی ڤایرۆسەکە لە ناو چاودێری چڕ لە هەمووان زیاترە